ژیان تا ئەم لەحزەیە بەبێ دابڕان لە چاخی بەردینی کۆنی خوارەوە تا ئێستا لە پارێزگای سلێمانی بەردەوام بووە. سەرەتای ژیان لەم شوێنەی شاری سلێمانی 50,000 ساڵێک لەمەوە پێش دەستی پێکردووە. دەرکەوتووە کە دایکی شارستانەکەی مێسۆپۆتامیا لە کوردستانە لەدایک بووە. شاری کونارە تەمەنی زۆرە و دەگەڕێتەوە بۆ زیاد لە 4,000 ساڵ پێش ئێستا کە شارێکی گرنگ لێرە بوونی هەبووە کە زۆر نزیکە لە سلێمانیەوە. بەهۆی کەشوهەوای لەبار و سروشتی شاخاویەوە ئەشکەوتەکانی کوردستان بۆ بە شوێنی نیشتەجێبوونی کۆنترین مرۆڤەکانی سەرزەوی. لەو کاتەی کە مرۆڤ لە دەوری بەردا دەژیا پلەی گەرمی زۆر نزم بوو، کەش و هەوا زۆر تندوتیژ بوو، پلەی گەرما تقریباً 9 تا 12 پلە لە ئێستا زۆر نزمتر بووە. ئینسان توانیوێتی لەم منتیقەی ئێمە ئیدارە بکە لە کاتێکا شوێنەکانی تری زەوی لە نیوەی باکووری زەوی زۆر سەخت و بەستەڵک بوو. بەڵام بەعام ئەشکەوتەکانی هەزارمێرد و زەرزی و ئەمانە ژیانی مرۆڤایەتی تیا دۆزراوەتەوە. لە ئەشکەوتی هەزارمێرد ئاسەواری چاخی بەردینی کۆنی ناوەڕاست قۆناغی مۆستیری کە مێژۆکەی ئەکەوێتە نێوان 65 تا 45 تا 40,000 ساڵ پێش زاین، ئاسەوارەکانی مرۆڤی نیاندرتاڵ دۆزراوەتەوە بەبێ ئەوەی ئێسکەکانی بدۆزرێتەوە. لە کاتێکا لە ئەشکەوتی شانەدەر ئێسکەکانیش دۆزراوەتەوە. پشکنینە شوێنەوارەکانی سەدەی ڕابردوو لە ئەشکەوتی هەزارمێرد لە سلێمانی بەڵگەی گرنگیان ئاشکرا کرد دەربارەی ژیانی مرۆڤ لەو ئەشکەوتە و ناوچەکانی دەوروبەری. سەرەتای ژیان لە ئەو شوێنەی کە سلێمانی لە دروست کراوە ئەتوانین بڵێن 50,000 ساڵێک لەمەوە پێش دەستی پێکراویش کاتێک کە کۆنتری مرۆڤەکانی ئەم ناوچەیە کە لە ئەشکەوتی هەزارمێرد ژیاون 50,000 ساڵەمەوە پێش بێگومان وەکو شوێنی حەوانەوە ئەویان بەکاری هێناوە. بەڵام وەکو ژیانی ڕۆژانیان لەم دەشتەی شوێنی شاری سلێمانی بۆ کە خەریکی کۆکردنەوەی بەروبوومە خۆراکیەکان و لە هەمان کاتی خەریکی ڕاوکردن بوون. ڕاوی ماسیەکانیان لە کەناری لە ڕووبارەکانی تانجەرۆ و ڕووباری قلیاساندا کردو. سلێمانی ئەو شارەی بابانیەکان لە ساڵی 1984 بنیادیاننا مێژووی ژیاری و شارستانی تێیدا بۆ هەزاران ساڵ بەر لە بنیادنانی دەگەڕێتەوە. دەرکەوتووە کە دایکی شارستانەکەی مێسۆپۆتامیا لە کوردستانە لەدایک بووە و هەچی بنەما سەرەکیەکانی شارستانی مێسۆپۆتامیا لێرە سەری هەڵداوە لێرە دروست کراوە گوازراوەتەوە بۆ ئەوێ لەوێ گەشەی زیاتر سندووە. مێژوویەکی خەوتوو دەستلێنەدرا و لە ژێر خاکی کوردستان سەرنجی شوێنەوارناسانی دنیای ڕاکێشاوە. دەیان تیمی جیاواز لە وڵاتانەوە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. تەنها لە ناوچە شوێنەواریەکانی سنووری پارێزگای سلێمانی 22 تیمی بیانی سەرقاڵی کاری کنە و پشکنین. لە دامێنی ئەشکەوتی هەزارمێرد بە چەند کیلۆمەترێک ڕۆ و ناوەندی شاری سلێمانی گردێکی شوێنەواری هەڵکەوتووە بە ناوی کونارە. ماوەی چەند ساڵە تیمێک لە زانکۆی سۆربۆن لە فەڕەنساوە بە سەرپەرشتی دکتۆرە ئالینتین و سەرقاڵی کاری کنە و پشکنینن تێیدا. بەیانی باشکار محەممەد زۆر سپاس. تیمەکە لەوێ نێمە بە تەمەین سەردانتان بکەین. دەمە و بەیانیەکی زووە بەرەو شوێنەواری کونارە بەڕێیەکەوین تا لە نزیکەوە کاری ئەو تیمە فەڕەنسیە ببینین کە بە دۆزینەوەکانیان سەرەداوێکی گرنگمان لە مێژووی با و باپیرانمان بۆ ئاشکراکەن.
لە ساڵی 2011 شوێنەواری کونارەمان هەڵبژات. ئەویش لە دوای ڕووپێوکردنی شوێنەوارەکانی ناوچەکە، چونکە کونارە فراوانترین بەشی ناوچەکە بوو و زۆر بەلامانەوە جێگەی بایەخ بوو، بۆیە بڕیارماندا دەست بە کارکردن بکەین تێدا. لە ساڵی 2012ەوە دەستمان بە هەڵکۆڵین کرد لە 5 شوێنی جیاواز. بە خۆشحاڵیەوە جێگای بینایەکی گەورەمان دۆزیەوە کە مێژوەکەی بۆ هەزارەی سێمی پێشزاین دەگەڕێتەوە. شوێنەوارناسەکە بە وردی فڵچەکەی بەکارێنێت بۆ لابردنی خۆڵی سەر ئەو پارچە شوێنەواریەی کە ڕەنگە دیوێکی شاراوە لە مێژووی شێوێنراوی ئەم نیشتیمانە ئاشکرا بکات. ئەم خانوانەی کە ئێمە کاریان لەیەکەین بە شێوازی هەڵکۆڵین لە کاتی کارکردندا چەند ژوورێکمان دۆزیوەتەوە. ئەمە یەکێکە لە ژوورەکان کە پڕە لە گۆزە و سیرامیک، هەمووی نیشتۆتە سەر یەک و تێکشکاون. لەگەڵ خۆڵەکەتا تێکەڵ بوون. لێرەدا هەموو پارچەکان کۆ دەکەینەوە و پاکیان دەکەینەوە و دواتر وێنەیان دەگرین. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا تیمەکە بە هاوباشی شوێنەوارناسە کوردەکان پاژماوەی کۆشکێکی گەورەیان دۆزیەوە کە پانی دیوارەکانی 2 مەتر و 6 سانتیم و درێژەکەی 20 مەترە بێت، لەگەڵ مۆرێکی لولەیی و چەندین دەقی نووسین و پارچە شوێنەواری دیکە. ئەو پارچە نووسینانەی کە دۆزیمانەتەوە هەر یەک لە ساڵانی 2015 و 2016 و 2017 تابلێتێکی گرنگمان تێدا دۆزیوەتەوە کە باس لە ناوی ئینسی دەکات کە وشەکە بە مانای پادشا حکومەت شانشین دێت. هێشتا یەکلایی نەبووینەتەوە، بەڵام وا دەردەکەوێت کەسێکی زۆر گرنگ و ناسراو لێرە هەبووە و کە فەرمانڕەوای ناوچەکە بووە. دۆزینەوەکان دەریەخەن کونارە شارێک بووە مێژۆکەی بۆ زیاتر لە 4000 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە. ناوەندێکی فەرمانڕەوایی و ئابووری گرنگ بووە و پادشا تێیدا حکمی کردووە. هەروەها کۆگای کۆکردنەوەی دانەوێڵە بووە. گرنگەکەی لەوەدایە کە کۆنتترین شاری باکووری میسۆپۆتامیا کۆنتترین شاری ناوچەی سلێمانی و زاگرۆسە کە تا ئێستا دۆزرابێتەوە وەکو شار. وەکو شارێک کە نووسینیشی تیابێت بەدەیان نووسینی مێخی تێدا دۆزراوەتەوە کە ئەو نووسینە مێخیانە باس لەلایەنی ئابووری و هەروەها ناوی ئەو کەسانەکەن. ژمارەی ئەو دەقە مێخیانەی تا ئێستا دۆزراونەتەوە نزیکەی 120 دەقی نووسینی بزماریە. مێژۆکەیان بۆ 4200 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە. هەندێکی کەمیان بە ساغی ماونەتەوە کە ئەتوانرێ بخوێنرێتەوە. ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە لە کونارە ئەوەیە کە چەند جۆرێک لە کەلوپەلی مێژووی کۆن دۆزراونەتەوە. لەوانە پارچەی مێژووی گۆزە، بینای گەورە و هەروەها چەند پاشماوەیەکی تر ئەوە دەردەخان لێرە ئاژەڵی ماڵی وەکمەڕ، هەروەها مانگا و چەندین ئاژەڵی کێویش لێرە ژیاون، وەک ئاسک و پاشماوەی چەند ئاژەڵێکی تریشمان دۆزیوەتەوە. ئەوەی جێگەی خۆشحاڵیە هەموو پاشماوەیەک لێرە بوونی هەیە کە وێنەی شارێکی تەواومان بۆ دەنەخشێنێت. And what is nice in Kunara is that we can have everything, so we can reconstruct the past of the city in every details. یەکێک لە شوێنەوارناسەکان دەقێکی نووسینی مێخیە دۆزێتەوە. بەهۆیەوەی لە گرنگی دۆزینەوەکەی بەباشی تێگات بە وریاییەوە بە شێوازێکی زانستی سەرقاڵی دەرهێنانەوەیەتی تا لە کاتی هەڵگرتنەوەیدا زیانی پێنەگات. کاتێک پارچە نووسینێک ئەدۆزیتەوە دەرهێنانی کارێکی زۆر قورسە، چونکە ناسکە و دەبێت بە وریاییەوە کار بکەیت. پێویستە چواردەورەکەی هەڵکۆڵیت و لێی گەڕی بۆ ماوەیەکی زۆر وە پێویستە چواردەورەکەی پاک بکەیتەوە تاوەکو لە خۆڵەکە دەری بهێنیت کە ئەمەش کارێکی ئێجگار قورسە. دوای دۆزینەوە و پاکردنەوەیان بەشێک لە پارچە شوێنەوارە گرنگەکان دەبرێنە مۆزەخانەی سلێمانی
ئەچینە مۆزەخانەی سلێمانی مافی ئەوەمان پێدراوە لە نزیکەوە زانیاری لەبارەی نووسینەکان و ناوەڕۆکەکەیان ئاشکرا بکەین. ئەو دەقانەی دۆزراونەتەوە زۆربەیان ئابوورین و باسیهێنان و بردننی گەنم و جۆ و ئار دەکەن لە شاری کونارە. بەڵگەکان ئەوە دەرەخەن کە ئەم ناوچەیە لە ڕووی ئابووریەوە گرنگی تایبەتی هەبووە و کۆگای کۆکردنەوەی دانەوێڵە و ئارد بووە. دەقەکان باسی هێنانی دانەوێڵە و ئارد و بڕێکی زۆرەکەن. ئەو بڕە زۆرەش بێگومان بۆ کۆگایەک بۆ کۆگای کۆکردنەوەی دانەوێڵە. ئەوەی جێی سەرسوڕمانە ئەم کۆگایە کە تەمەنی زیاد لە 4,000 ساڵە تەنها چەند کیلۆمەترێ لە سایلۆی کۆنی شاری سلێمانیەوە دوورە کە لە ساڵی 2018 ڕوخێنرا. We found a lot of things close to Kunara, and it is interesting because it shows that Kunara was. پاشماوەیەکی زۆرمان لە دەوروبەری کونارە دۆزیوەتەوە. ئەمەش ئاماژەیە بەوەی کە ئەم شارە شارێکی تەنها و گۆشەگیر نییە، بەڵکو پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ ناوچەکانی دەرەوەش هەبووە. هەبوونی کانزاکانی وەک مست و ئاسن پاڵپشتی ئەم بۆچوونەن، چونکە ئەو مادانە لە ناوچە دوورەکانەوە گەشتونەتە کونارە. All around the ancient Near East. دەرکەوتووە ئێستا کە لێرە شانووسین پێ هەبووە، لێرە دەوڵەتداری هەبووە، لێرە حکوومەت هەبووە، ئیدارە و کاریگەڕی هەبووە، مۆر بەکار هاتووە، مۆر کێکێکە لە ئامێرایە ئامرازەکانی بیرۆکراسی کە زۆر گرنگە، دائما حسابێکی تایبەتی بۆ کرێت لە دۆزینەوە کۆنە ناسیەکانە. سەرچاوەکانی تر باس لە بوونی ئەو هەموو ڕێکخراوە کۆمەڵایەتی و وەکە سیاسی و قەوارە و پێکاتە ئاینیانە ئەکەن کە لە کوردستانە هەبوون. دەرکەوتووە ئێستا ڕای کورەناسانی و مێژونوسانیش لە دەرەوە بە تایبەتی گۆڕاوە بۆەوەی کە ئێرە ئێرەیەکێک بووە لە چقەکان خۆی لەیەکێک بۆ ئێوارەی کە گرنگ بووە و لە کەناران نەبووە، ئەمی شارستانیە بووە تایبەتمەندی خۆشی هەبووە. نووسینەکان هاوسەردەمی سۆمەری و ئەکەدیەکانن. کۆنترین نووسینە تا ئێستا لە کوردستان دۆزرابێتەوە. گرنگیەشی گەورەیان هەیە بۆ مێژووی کوردستان بەگشتی و شاری سلێمانی بە تایبەتی. چونکە ئیسلمێنێت کاتێ سۆمەریەکان لە باشووری عێراق نووسینیان بەکارهێناوە، باو باپیرانی ئێمە لە سنووری سلێمانی لە بواری بەڕێوەبردن و کاروباری ڕۆژانەیان نووسینیان بۆ تۆمارکردنی کاروبارەکانیان بەکارهێناوە. زیاتر لە 100 پارچە نووسینی بزماریمان دۆزیوەتەوە لە هەردوو ناوچەکەی کونارە. لە نووسینەکاندا ئەومان بۆ دەرکەوتووە کە دوو بینای جیاواز بوونی هەبووە. تیمەکە پێی وایە ئەو ناوانەی لە دەقەکانە هاتووە وەک گاگایە، شابالیس، ناوی ناوچەیین و تایبەتن بەو گەلەی لێرە ژیاون کە لولوبیەکانن. ئەو زمانەشی دەقەکەیانی پێنووسراوە زمانی ئەکەدیە کە لولوبیەکان بەکاریان هێناوە. ئەمەش ئەو گریمانەیە زیاد دەکا کە کونارە شارێکی لولوبیەکان بووە لە هەزارەی سێمی پێشزایە. هیچ گومانی تێدا نیە شارێکی لولوبی بوو، چونکە ناوجەرگەی دەسەڵاتی لولوبیەکان و شوێنی شەجێگەلی لولوبیەکان سلێمانی و دەوروبەرێتی لە هەڵاوجەوە هەتا دەشتی بتوێن لە ئاغجەلەر و بازیان و قەرەداغەوە تا بانە و سەردەشت. ئەمە سنووری لولوبیەکان بوو، بۆیە هیچ گومانی تێدا نیە کە شارێکی لولوبیەکان بوو. لولوبیەکان بە باپیرانی ئێمەی کوردانرێن لە هەزاری سێمی پێشزاین لە ناوچەکانی پارێزگای سلێمانی و دەوروبەری ژیاون. هاوسەردەمی سۆمەری و ئەکەدیەکان کە لە ناوەڕاست و باشووری عێراق میسۆپۆتامیا ژیاون. لولویەکانێکێک لە کۆنترین دانیشتوانی ئەم ناوچەیان بە تایبەتی ناوچەی سلێمانی. کرۆکی وڵاتەکەیان شارە زوور بووە، هەچەندە کرۆکەکەی بووە بەس درێژبوونەوەی هەبووە بۆ ناوچەکانی شارباژیە ڕوو پێنجوێن و هەتا ناو کوردستانی ڕۆژهەڵاتی ئێستا ناوچەکانی مەریوان و پێچێ بەرەو گەرمیانیش هەر ناوچەی وڵاتەکەیان درێژ بوو بێتەوە.
لەبەرەوە کۆنترینن لە دانیشتوانی ئەم ناوچەیە و ناوچەی سلێمانیا بوون لەبەرەوە بێکەوە زۆر پێوەستن ئەو دوو ناوە ناوچەی سلێمانی و لۆلۆیەکان. دۆزینەوەی ئەم شارە کە شارێکی لولوبیەکان بووە تەمەنی 4200 ساڵ پێش ئێستا بوواتە 2200 ساڵ پێش زین بووە. ڕاستەوخۆ ئەو سەردەمەیە کە ئەو کاتە لولوبیەکان چالاکانە لەم ناوچەیەدا هەبوون. وێنەی لۆلۆیی کراوە کە پرچیان درێژ بوو قژێکی درێژیان هێشتەوە ئەکرد بە پرچ و کەوایەکە کۆ بڵێ فەرەنجیەکیان بە شانیانە کە لە پێستی مەڕ دروستکرا بوو. فەرەنجی تەبعاً لە وەکو لەبا دروستەکرێت بەس ئەو پێسی مەڕ بوو یانە بەسە شارێدا بوو کەوایەک و پێڵیان لە پێایە پێڵاویان هەیە بە پێچەوانەی زۆر لە ئەکەدیەکان و بابلەکان کە بە پێپەتی زۆر جار وێنەکراون. ئێرە ناوچەکە شاخاوی بۆ سەخت بووە لە زمانی زۆر پێڵاویان لە پێ کردووە و وەکو چەکبەش درێژ بووە و هەروەها کڵاویان لەسەرا بووە کڵاوەکانیش لە پێست دروستکراوە. The texts are written in Akkadian and it is the language of the tablet. نووسینی لولوبیەکان بە زمانی ئەکەدی بووە بەڵام نازانین زمانی بەکارهێنانی ڕۆژانەیان چی بووە. ئایا بە لۆلۆیی قسەیان کردووە و بە ئەکەدی نووسیویانە بەڵام زمانی تێکستەکانیان ئەکەدین. زۆر جار نەتەوەیەک ئەگەر کەلتوری خۆی و فەرهەنگی خۆی نەپارێزێت ئەتوێتەوە لە ناو تێکەڵە بە ناو فەرهەنگی گەورەتر و بەهێزترا ئەو فەرهەنگایەکە هێزێکی سیاسی بەدەستە. لۆلۆیەکان و گوتیەکانیش بە هەمان شێوە وایان لێ هاتووە کە تێکەڵاو بوون لەگەڵ میدیەکانە. لەبەرە ئەوە احتیمال زۆرە ئێمە ئەگەر بگەڕین بە باشی پاشماوەی زمانی لۆلۆیی لە ناو میدیا بدۆزینەوە یان ئەگەر لە پشکنی DNA بکەین ئێمە DNA لۆلۆییمان دەستکەوێت و DNA میدیمان دەستکەوێت بە تاکید دەتوانین پاشماوەی DNA لۆلۆیی لە ناو میدیەکان شتاب دۆزینەوە چونکە تێکەڵاو بوون لە ڕووی نەژادیش و لە ڕووی ئەلکو دانیشتوان تێکەڵاو بوون و فەرهەنگیش تێکەڵاو بوون. ئەو زانیارانە بچڕانەی هەمانە لە هەندێ دەق ئەوەمان بۆ دەرەخا کە ئەمانە بە زمانی قسەیان کردووە کە زانای شوێنەوەرناسی گەڵب پێی ئەڵێ بەنانە لانگۆچ واتە زمانی مۆز بۆ چونکە بڕگەیەکی هەیە تکرار ئەبێتەوە تایە وەکو میمەن دەخدەخ وەکو من لیلی وەکو ئان و بانینی. ئەوان خاوەنی شار و شارستانی و هوەر و فەرمانڕەوای خۆیان بوون. دیارترین پاشاکانیان ساتونی و ئانوبانی نییە. ئانوبانینی بەهێزترین پاشای گەلی لولوبیە و توانیوێتی گەلەکەی لە دوژمنەکانی کە ئەکەدی و سۆمەریەکان بوون بپارێزێت. سەرکەوتنەکانی خۆی لەسەر چیایەک کە لەسەر پێڵی زەهاو نەخشانوە بە یەکێک لە کۆنترین داتاشراوەکانی دنیادا ئەمرێت. دژمنەکانی لەسەر چۆک لە بەرپێیدا کەوتون و خواوەندی عاشتار بەرامبەر ئانوبانینی وەستاوە. لەسەر نەخشەکە بە زمانی ئەکەدی نووسراوە ئانوبانینی پاشای بەتوانە پاشای لولوبی نەخشی خۆی و نەخشی خواوەندی عاشتاری لەسەر چێوی باتیر نەخشان. ئەو کەسەی ئەم تابلۆیە بشێوێنێت و لە ناوی بەرێت بەر نەفرەتی خواوەند ئانوتروم بل بلید ڕامان عاشتار سین شمش بکەوێت و دوو پشتی لە ناو بچێ. یەکێ لە پاشا بەهێزەکانی لولوپیەکان لە هەزارەی سێهەمی پێش زاین کە دژایەتی نەڕامسینی ئەکەدی کردووە ساتونی بووە. ساتونی ناوی هاتووە لە میلێک لە میلەکانی نەڕامسین ئێستا لە مۆزەخانەی لوڤەر لە پاریس نەڕامسین باستە سەرکەوتنەکانی خۆیەکە بەسەر ساتونی بە وێنە و بەنووسین. نەرامسین لە نێوان ساڵانی 2254 بۆ 2280 پێش زاین هێرشی بەرفراوانی کردە سەر لولوبیەکان لە سەردەمی پاشاکەیان ساتونی توانی سەرکەوێ بەسەر لولوبیەکانە لە ناوچە شاخاوەکانە. سەرکەوتنەکانیشی لەسەر میلێک تۆمارکراوە کە خۆی وەستاوە و لولوبیەکان لە ژێر پێیا کەوتون. ئێستا میلەکە لە مۆزەخانەی لۆڤەر پارێزراوە. For this period, we have a lot of Mesopotamian text from the south Mesopotamia. چەندین نووسینی میزۆپۆتامیامان لە بەردەستە بەتایبەت لە باشووری میسۆپۆتامیا کە شاهێدی ئەوە دەدەن چەندین هێرشی سەربازی ئەکەدەکان بوونی هەبووە بە سەرکردایەتی سەرگۆنی ئەکەدی و نەرامسین. ئەوەش دەزانین کە نەرامسین چەندین هێرشی سەربازی بۆ سەرناوچەکە ئەنجام داوە. هەروەها پاشای بنەماڵەی ئووری سۆمەریەکان هێرشیان کردوتە سەر ناوچەکە و هەوڵیان داوە
ناوچەی لولوبەکان داگیر بکەن. بەڵام بە پێی زانیاریەکان سەرکەوتوو نەبوون چونکە زۆر سەخت بووە. بۆ زیاتر کۆکردنەوەی زانیاری لەسەر لولوبیەکان بەرەو دەربەندی گاور لە قەرەداغ دەکەوینە ڕێ. لەوێ 4200 ساڵە داتاشراوێک لەسەر دەربەنەکە هەڵکۆڵراوە. پاشایەک بە تەور و کەوانێکەوە سەرکەوتووە بەسەر لولوبیەکانە. بۆچوونی جیاواز هەیە دەربارەی پاشاکە. هەندێک بە پاشایەکی سۆمەری ئەزانن، بەڵام بەپێی ئەو زانیاریانی ئێمە هەمانە نەرامسینی پاشای ئەکەدیەکانە. پاشای سۆمەری بێیان ئەکەدی هیچ لەوە ناگۆڕێ کە لولوبیەکان بە پرچە درێژەکانیانەوە لە بەرپێی دوژمنەکەیانە کەوتون. بە پشبەستن بەو بەڵگە مێژووی و شوێنەواریانەی خستمانە ڕوو، ئەتوانین بڵین سلێمانی نەک هەریەکێکە لە کۆنترین ناوچە مێژووی و شارستانەکان لەسەر ئاستی کوردستان، بەڵکو لە جیهانیش پێگە و بایەخێکی گرنگ و دێرینی هەیە. What is very nice to work here in Kurdistan and in Kunara is that ئەوەی بەلای منەوە گرنگە کارکردنە لە کوردستان و لە کونارە، چونکە هەتا ساڵی 2010 هیچ زانیاریەکی شوێنەواریمان لەسەر ناوچەکان نەبووە. دوای ساڵی 2010 چەندین کاریکردنە و پشکنینی شوێنەواریمان لە کوردستان ئەنجام داوە. لەلایەن شوێنەوارناسە بیانیەکانەوە لەوانە فەڕەنسیەکان و ئەڵمانیەکان و یابانیەکان و ئەمریکیەکان بە هەماهەنگی لەگەڵ شوێنەوارناسە کوردەکان پێکەوە کار دەکەن بۆ دۆزینەوەی ناوچانە ناسراوەکان کە ئەوە شمای خۆشحاڵیە. تیمە هاوبەشە بیانی و کوردەکان بەردەوامن لە کارکردن. ڕەنگە لە داهاتووە زۆر نهێنی و زانیاری ورتر دەربارەی مێژووی باو باپیرانمان بەکنە و پشکنینەکانیان ئاشکرا بکەن.